سڵاوتان لێبێت بینەرانی ئازیز و خۆشەویستی بەرنامەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوە. زۆر سپاس بۆ ئەوەی کە بینەری بەرنامەی ئەم هەفتەی ڕاستەوخۆ لە تەلەڤیزیۆنی کۆمەڵەوەن. زۆر سپاس بۆ بەشداری گەرموگورتان لە بەرنامەی پێشووی ڕاستەوخۆ کە بە بەشداری ئێوەی ئازیز و خۆشەویست ئەو بەرنامە حاڵ و هەوایەکی تری بەخۆی گرت. زۆر سپاس بۆ هەموو ئەو کەسانەی کە گزارش، ڤیدۆ، هەواڵ و خەبەری بەڕێوەچوونی ڕێوەڕەسمەکانی نەورۆزیان بۆ ناردین و ئێمەش هەوڵماندا بۆ ئەوەی کە هەموو گزارشەکان و ڤیدۆەکانی ئێوە لە کاناڵە جۆرەکانەوە، لە تەلەڤیزیۆنەوە، لە کۆمەڵە میدیا نێتوەرکەوە و هەروەها لە شوێنەکان و کاناڵەکانی تر بڵاو بکەینەوە و ئێوە حاصڵی فەداکاری و ڕەنج و زەحمەتەکانی خۆتان ببیننەوە و بەو جۆرە بە کۆماری ئیسلامی بڵێن کە ئەوان ئەو هێزە نین کە بتوانن بەر بە ئێرادەی جەماوەری خەڵکی کوردستان بگرن، نەیانتوانی. جارێکی تر لێرەوە دەستخۆشیتان لێکەم، ماندوو نەبن، هەر بژین، کاری زۆرمان لەبەرە. ئەمە یەکەمین بەرنامەی ڕاستەوخۆی تەلەڤیزیۆنی کۆمەڵە لە ساڵی 1400دایە. بەرنامەهای زۆرمان لەبەرایە، کار و وەزایفی زۆری هاوبەشمان بە یەکەوە هەیە. دەبێ هەوڵ بدەین بۆ ئەوەی کە بتوانین ئەو ئەرکانەی کە لە سەرشانی هەمومانە، جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێران و جەماوەری خەڵکی کوردستان لە دژی ئەم ڕژیمە ماڵوێرانکەرە، ئەم ڕژیمە داگیرکەرە کە ئێستا ئەچینە سەر باسەکانمان بابزانین لە ساڵی 1400 دەبێت چ بکەین تا یەکجار بۆ هەمیشە ڕزگاریمان بێت بەدەست ئەم ڕژیمەوە. بابەتی ئەم هەفتەمان دانابوو چاوخشاندنێک بەسەر ڕووداوەکانی ساڵی ڕابردووە. لە ساڵی ڕابردووە زۆر شت لە ئێران ڕوویدا، هەم لە سیاسەتی خارجی کۆماری ئیسلامیە شت زۆر ڕوویدا و هەم سیاسەتی منتەقەیی کۆماری ئیسلامی زۆر شت ڕوویدا و هەم لە سیاسەتی ناوخۆیی کۆماری ئیسلامیە زۆر شت ڕوویدا. بە بڕوای من ئەوەی وا گرینگە ئێمە ئەمڕۆ ئەبێ قسەی لەسەر بکەین مەسئەلەی دیاریکردنی حەقدەستی کرێکارانە بۆ ساڵی 1400. بۆچی ئەمە گرینگە لە باقی بڕیارەکانی تری کۆماری ئیسلامی؟ لەبەر ئەوە گرینگە دیاریکردنی حەقدەستی کرێکاران بۆ ساڵی 1400 لانی کەم زیاتر لە 40 ملیۆن ئینسان لە ئێرانە ئەگرێتەوە. منەڵێم لانی کەم، شاید بان 50 ملیۆن نەفەر ئەگرێتەوە. دەی ئەبێ بۆ ئێمە مهم بێت چارەنووس، ژیان، خورد و خۆراک، سەرپەنا، سڵامەتی، هەموو شتێکی ئەم 50 ملیۆن نەفەرە گرێ خواردووە بە ئەم حەقدەستەوە. هەر بەو دەلیلە بە بڕوای من لە هەموو ڕووداوەکانی هەم ساڵی ڕابردوو و هەم ئیمساڵیش مهمترە. ئەکسەریەتی ئێمە کە چ ئەم بەرنامە چاو لێکەین، چ لە ئێران و لە گۆشە و زەوایای ئێران ئەژین، کرێکار و زەحمەتکێشین. بەتایبەت ئێمەمانند هەموومان کرێکار و زەحمەتکێشین. بنابەرئین دیاریکردنی 2,655,000 تمەن حەقدەست بۆ ساڵی 1400 بە بڕوای من ڕێک کوشتارێکی بە کۆمەڵی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە لە ئێرانە. ڕاستە نەهاتوون گلوولەکە بنە سەر سینەمانەوە
لولەی تفەنگەکانیان بگرنە ژێر گەڵومان و تەقەمان لێ بکەن ماکوژن. بەڵام ئەگەر 10 ملیۆن تمەن لە شارستانەکانە خەتی فەقر بێت، 12 ملیۆن تمەن لە ئێتارانە خەتی فەقر بێت، بە قسەی خودی حکوومەتیەکان 7 ملیۆن تمەن سەبەدی هەزینەی مەعیشەتی خانەوارەکان بێت، دەی لەم لایشەوە شۆرای عالی کار 2,655,000 تمەنی دیاری کرد بێت بۆ حەقدەستی کرێکاران، معنای ئەوەیە 1/4 و 1/5 و هەروەها 1/3 ژێر ئەو نیازەیە کە لەلایەکەوە دەوڵەت دەڵێت، لەلایەکی تریشەوە ئیقتساددانانی سەربەخۆ لە ئێرانە بەراوردیان کردووە. ئەی ئەگەر ئەمە کوشتاری بە کۆمەڵی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە نییە چییە؟ ئەی ئەگەر ئێمە وەکو حیزبێکی سیاسی سۆسیالیستی سەرنج نەدەینە سەر ئەم مەسئەلە گەورەیە، ئەوە کام مەسئلەیەوە زۆر مهمە بۆ ئێمە؟ لیباسپۆشانی هونەرمەندانە بۆ ئێمە مهمە؟ سلڤرتیەکانە ئەبێ بۆ ئێمە مهم بێت؟ چوار ئێعترازی لیبراڵەکانە کە ناپەیگیرانە چواردانە ئینتقاد لە کۆماری ئیسلامیەکەن؟ هیچ کام لەوانە نییە. ئەمە مهمە. بۆیە من داوام لە ئێوە بینەرانی ئازیز و خۆشەویست هەیە، ڕاستە هەمووتان ڕەنگە لەسەر مەسائلی جۆراوجۆری مەربوط بە ساڵی ڕابردوو قسەتان بێت، پەیامتان بێت، نەزەرتان بێت، بتانەوێ قسە بکەن، بیکەن، ئیرادێکی نییە. بەڵام لەبیرتان نەچێت کە مەسئلەی دیاریکردنی حەقدەست با تەوەجۆ بە شەرایەتێک کە خەڵکی ئێران تیا قەراریان گرتووە دەبێت زۆر مەسئلەیەکی مهم بێت. ئەوە ئەبێ سەرنجی هەمومان بەرەو لای خۆی ڕابکێشێ. من دەتوانم لێرا بێم باسێکی جەنجاڵی بخەمە ڕێگا و سەرنجی ئێوە هەمووتان بەرەو ئەو باسە جەنجاڵی ڕابکێشم. بەڵام ناتوانم لە کناری مەعیشەتی زیاتر لە 50 ملیۆن نەفەر لە دانیشتوانی ئێرانەوە هەروە بە ئاسانی عبور بکەم و بڕۆم، و پێم وابێ شتێکی با ئەهەمیەت نییە. چون بەپێ ئامارەکان دەڵێن زیاتر لە 65% لە خەڵکی ئێران لەژێر خەتی فەقرە زیندگیەکە. زیاتر لە 65%. معناکەی ئەوەیە کە ئەو کەسەی کە ناناوەری ماڵە، پیا و یا ژن، سەرپەرستی خانەوادە، ژن یا پیا و فەرقی ناکات، دەبێ هەموو ئەنرژیە کە لە وجودیا هەیە بیخاتە کار تا بتوانێت مەمرە و مەژی بۆ بنەماڵەکە دیاری کات. دەی ئەوە ژیان نییە، ئەوە کارکردن بۆ ژیانکردن نییە، ئەوە ژیانە بۆ کارکردن، ئەوە موسیبەتە، ئەوە هەموو شتێکی پێ ئەڵێن غیر لەوەی کە ئینسان توانی بێتە لە هەموو ئەو نەعەماتە مادیە کە لەو دنیاە بەدەستی خۆی بەرهەمی دێنێت بەهرەمەند بێت. بۆیە بە بڕوای من پێویستە هەمومان سەرنجمان بدەینە ئەو قەزیە و بتوانین ڕێگایەکی هاوبەشی بە هاوفکری هەموو لایەکمان بۆ ببینینەوە. بۆ دەڵێم ئەبێ بە هاوفکری هەموو لایەکمان ڕێگایەکی بۆ ببینینەوە؟ لەبەر ئەوەی کە ئەگەر کەسێک قسەکانی عەلی خامنەیی کە سیاسەتگوزاری کۆماری ئیسلامیە لە ڕۆژی نەورۆزە گوێگرت بێت، متوەجه ئەبێت کە لەسەر ئەساسی ئەو قسانەی کە ئەو لە 1 فەروەردین مانگە کردوویەتی، ئێمە دەبێ چاوەڕوانی ژیانێکی موسیبەتبارتر لە ساڵی 1399
لە 1400 بین. ئێوە چۆن بیرەکەنەوە؟ منەو پرسیاران خەم بەردەسێەوە. سەرڕای ئەو قسانەی ئەو کردی، سەرڕای ئەو دیاریکردنی ئەو میزانە لە حەقدەست بۆ کرێکاران بۆ ساڵی 1400 سیاسەتەکانی کۆماری ئیسلامی لە ناوچەکە، تەنش ئافرینیەکانی کۆماری ئیسلامی لەگەڵ دەوڵەتانی دەوروبەر و هەروەها دەوڵەتانی تر، هەموو ئەوانە ئەگەر بنینە پاڵیەکەوە پێتان وایە ئەگەر جوڵەیەک لە خۆمانەوە نەنوێنین لەم ساڵەدا ئەم زندگیە موسیبەتبارتر ئەبێت لەوەی کە لە ساڵی 1399 بووە. فەرمون ڕای خۆتان بدەن، فەرمون قسەی خۆتان بکەن، فەرمون ئێوەش بێنە دەنگ، ئێوە کە بینەری ئەم بەرنامەنە، ئێوەی کە بەتایبەت لە ناوەوەی ئێران ژیان ئەکەن و بەڕەگ و پێست و ئێسقانتانەوە ئەوارز و پەیامەدەکانی ئەم ژیانە موسیبەتبارە تەجروبە ئەکەن لە ژیانی خۆتانە، فەرمون بێنە دەنگ، بڵێن چی بکەین، چی باشە. دوای قسەکانی خامنەی ساڵی ڕابردوو ناوی نیا ساڵی جەهشی تەولید، ئێمە قسەمان لێ کرد پێشتر لە ساڵی جەهشی تەولید و نیشانماندا و ئیسپاتمان کرد کە لە ساڵی جەهشی تەولیدا ئەوەی وا بەسەر خەڵکی کرێکار و زەحمەتکێشا هات لە نەتیجەکەیە و لە یەک جومڵە ئەگەر بمەوێ بیڵێم ئەویش ئەوەیەکە سفرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش چکۆلەتر و چکۆلەتر و چکۆلەتر بووەوە. وا بوو یاوانە بوو. ئەوەی وە کاڵای مەورد نیازە، ئەوەی وا پێداویستی ژیانە بۆ ئەوەی کە ئینسانێک بتوانێت ئەنەرژیەکەی باستەولید بکاتەوە و ڕۆژ دوای بچێتە سەرکار، ئەوە لەسەر سفرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش نەما. بۆیە ئێمە سەبارەت بەو قەزایە قسەمان کرد. بۆیە داوام لە ئێوە ئەوەیە ئەو کەسانگەلەی هەروەکو عەرزم کرد خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ساڵی ڕابردووە ژیانیان کەوتە بەر هێرشی کۆماری ئیسلامیەوە دەتوانن سەبارەت بەو مۆزوعە قسە بکەن. هاوڕێیانی هاوکارم تەزەکوریکیان پێداوەم ئیجازە بدەن بۆ ئەوەی کە نورێکەیە و نورە کەم بکەم دێمەوە خزمەتتان. بەشێکیم بۆ جێبەجێ بوو هاوڕێیانی هاوکار و خۆشەویستم، بەڵام بەشێکیم بۆ جێبەجێ نەبوو. بە داوای لێبوردن لە ئێوەدانم ئێوە باشتری تەشخیصەدەن. لە هەر حاڵا خەریک بووم سەبارەت بەو مەسئلە قسەما کرد. ئەمە مەسەلەیەکی مهمە، بەڕاستی مهمتر لەو مەسائلەیە کە ئێمە پێشتر بە یەکەوە قسەمان لەسەری کردبوو و ئێوە لەو بەرنامانە لەسەر ئەو مەسائلانە بەشداری گەرمگۆڕتان نەکرد. بە بڕوای من زۆر گرنگترە لە مەسەلەی بەرگوزارکردن یا بەرگوزار نەکردنی مەراسمەکانی نەورۆز، زۆر گرنگترە لە زۆر مەسئلەیەکی تر کە ئێمە پێکەوە لە بەرنامەی ڕاستەوخوا قسەمان لەسەر کردووە و ئەسهار نەزەرمان لەسەری کردووە. هەر بەو دەلیلە من پێم وایە دەبێت سەرنجی خۆمان بدەینە سەر ئەم مەسئلەیە. من دەرکانەکەم کە ئێستاش ژمارەیەک پەیام لای منە، ئەو پەیامانە هێشتا هەر سەبارەت بە ڕووداوەکانی پێش سەری ساڵە پەیامەکان. من بەڕاستی خەیاڵم هەیە سەرف نەزەر بکەم لەوانەیە کە پێشتر پەیامەکان بەدەست من گەیشتووە و ئێستاش ئیدامەی هەیە و لای من هەیە، ئەوانە سەرف نەزەر لێ یەکەم. حەقیقەتەن ئەم مەسئلەی مەعیشەتی زیاتر لە 50
مروێن خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە لای من گرنگتر لە هەموو شتێکە ئێستا. بۆیە پێم وایە بە یەکەوە دەبێ هەوڵ بدەین بڵین ئەمان وایان کردووە، وایان بڕیارداوە، ئێمە دەبێت چ بکەین. من خەریک بووم ئەو قسەمە ئەکرد. خامنەی ساڵی ڕابردوو وەکو ساڵی جەهشی تەولید ڕاگەیان وابوو. دەی لەو ساڵان نەتەنیا تەولید جەهشێکی پەیان نەکرد، بەڵکو سفرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش ڕۆژ لەگەڵ ڕۆژ چکۆلەتر بووەوە. تەواوی ئەو پێداویستیانەی کە بۆ ژیانی ئینسانێک لازمە لەسەر سفرەکان چووە دەرەوە. بە جێگەی ئەوە هەر ئێستا ئێوە بۆ خۆتان شاهدن، بۆ خۆتان نازرن، بۆ خۆتان دەرگیرن کە سەفی کاڵاکان بەتایبەت سەفی مریشک و ڕۆن و باقی شتەکانی تر ڕۆژ لەگەڵ ڕۆژ توولانیتر ئەبێتەوە. بە قەول مەشهورەوێ ساڵێکی نکوست ئەس بەهارەش پەیداست. ئەوە ئێمە های لە سەرەتای فەروەردینمانی ساڵی 1400 وەزعی ژیانی خەڵک ئاوای بەسەراتوە. جا وەرە سەیری بکە بازانین چیاڵێ. خامنەی لە بەشێکتر لە قسەکانیا چیمان پێڵێ؟ دەڵێ ڕاوەستن کە محاسرەی اقتصادی هەر ئێدامە پەیا بکات. من دەزانم ئێمەمانند ئەبێ وڵاتانی غەربی ئەمریکایەکان و غەرب بەخاتر سیاسەتی محاسرەی اقتصادی کە دوو کەڵەکەی ئەڕواتە چاوی خەڵکی کرێکار و زەحمەتکێش مەحکوم بکەین، بەڵام نابێ ئەوانە لە بەرچاو بگرین. ئەوە ئەم دەوڵەتە و ئەم نیزامەیەکە زەمینەی ئەو محاسرە اقتصادیانە خۆش ئەکەن و بە غەربیەکان ئەڵێن کە فەرمونون ئەدامەی بدەن. ئەوە نییە لە قسەی ئەوەڵی سەری ساڵی عەلی خامنەییە کە سیاسەتگوزاری کۆماری ئیسلامیە پەیامیان بۆ ئەنێرێت و پێیان ڕائەگەیەنێت کە فەرمونون درێژە بە محاسرە اقتصادی بدەن. هۆ ئەو نییە کە تاوانی ئەو محاسرە اقتصادی ئەداتەوە. ئەوە ئێوەن، ئەوە کرێکارە، ئەوە زەحمەتکێشە، ئەوە جوانێکە کە کاری دەست ناکەوێت، ئەوە ژنی سەرپەرستی خانەوارە کە مەجبورە بۆ بەخێوکردنی ئەو کەسانەیە کە سەرپەرستیان نەکات بە هەر دەرێک لە هەر دەرگایەک بدات. دەی دواتر ئەڵێ چی خامنەی؟ دواتر ئەڵێ ئێوە لە ساڵی ڕابردووە ئەوەمان پێ نایڵێ، بەڵام ئێمە ئەومان بەرداشتە لە قسەکانی دەبێ وایش بەرداشتکەین. لە ساڵی ڕابردووە دەستان داوەتە ئاعتراز و ناڕەزایەتی لە دژی کۆماری ئیسلامی ڕاستی شەکات، هەرچەند بە زمانی نایەرێت و ئێمە بۆ خۆمان پێ ئەزانین، بەڵام ئەم ساڵ ئیتر خەبەرێک لەوانە نییە. تۆڕە کۆمەڵایەتیەکانتان لێ ئەبەستین، سانسۆر ئەخەینە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان، نایڵین هەروە بەرەڵا بێت و هەر کەسێک بیەوێ لە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان چی پێخۆش بێ باسی بکات و بیگێڕێتەوە و خەڵک سازمان بدات و خەڵک داوەت بکا بۆ ئاعتراز و ناڕەزایەتی کردن. ساڵی داهاتوو ئێمە دەچینە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان و سانسۆر و بربەست دەخینە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان. بەشێکیشی لەو سانسۆر و بربەست خستنە سەر تۆڕە کۆمەڵایەتیەکان کە عەلی خامنەیی بە شوێنیەوەتی مەربوتە بە قەزیەیەک بەناو هەڵبژاردنی سەرۆککۆماری، بەناو هەڵبژاردنی سەرۆککۆماری و هەروەها شۆراهای ئیسلامی شار و دێهات. هەموو کەسێک دەزانیوە ئێمە بارها و بارها لە توولی ساڵی ڕابردووە بەتایبەت لە 2 ئسفەندی ساڵ
بینەری خۆشەویست بە دووربین تەماست گرتووە ئەکرێت بە دووربین نەبێت ئەکرێ بە دووربین نەبێت پێشم بڵێەوە بینەرە خۆشەویستە ئەیەوێت دەنگی ڕاستە و خۆ بڵاو بێتەوە ئەگەر ئەیەوێت دەنگی ڕاستە و خۆ بڵاو بێتەوە هەر پێم بڵێت دوو بە دووربینیش تەماستان گرت بوو هەر بەو دەلیلە پێم وایە پێویست ناکا بە دووربین تەماس بگرن بە دەنگ تەماس بگرن تا وەسڵ بن بە بەرنامەکە و ئێمە و باقی بینەرانی بەرنامەکە گوێ بگرین بۆ قسەکانی بەڕێستان. قسەی ئەوە مەکرد کە قسەکەم لەبیر نەچێتەوە باسی بەناو هەڵبژاردنە. ئەم ساڵ ئەو بەناو هەڵبژاردنەی کە قەرارە بکرێت و کەسێک بە جێگای حەسەنی ڕۆحانیدا بنرێت ئێمە پێشتر پێشبینیمان کرد بوو کە ئەو کەسە پاسدارێکە یا شبه پاسدارێکە. قەرار وایە ئێستا ئیتر ساغ بووینەتەوە لەسەرەوە کە ئێمە لە دەوڵەتێکی سوپای پاسدارانیشەوە دەبێ عبور بکەین. ئایا ئەگەینە ئەو جێگە کە عبور بکەین بمان بێت یانە پرسیارێکە. دوو ئەگەر هاتوو تووشی دەوڵەتێکی وا هاتین تەمەنی ئەو دەوڵەتە چەندێکە بێت. بۆ ئاوا بە یەقینەوە قساکەم ئەڵێم تەمەنی چەندێک ئەبێت بۆیە بەوا بە یەقینەوە قساکەم ئیتر هیچ پەیوەندیک لە بینی خەڵکی کرێکار و زەحمەتکێش و هەروەها جەماوەری خەڵکی کوردستان لەگەڵ ئەم نیزامە نەماوە. قسەکە یەکشتە، یا ئەوان یا ئێمە، یا دەسەڵاتی ئەوان یا دەسەڵاتی کرێکار و زەحمەتکێش. لەو وەسەتا شتێک نەماوە، هیچ غێرە ممکنە. ئەم تعین تەکلیفەیش هەموو کەسێک پێ وایە کە دەبێت لەم ساڵا دەبێ بکرێت. جا بۆیە قسەکەوەیە ئایا ئەگەینە ئەو شوێنێکە نێوی هەڵبژاردنە فەرزێکمانەوە بێکە ئەگەین. ئەگەر گەیشتین بێشک تەردیدی تیا مەکەن چ ئێمە بمانەوێت و چ ئێمە نەمانەوێت پاسدارێک یا شبه پاسدارێک جێگەکەی حەسەن ڕۆحانی ئەگرێتەوە کابینەیەک پێک دێرێ کە ئەو کابینە کابینەیەکی سوپای پاسدارانیە. بینەری عەزیز و خۆشەویست ئێستا دەنگت لای ئێمە هەیە. ئەلو دەنگت لای ئێمە هەیە. ئەلو باشە بەسەر چاو. بینەرێکی خۆشەویست نووسیویەتی ئایا دەتوانی تەماس لەگەڵ من بگری؟ بەڵێ بەسەر چاو.
داوای لێبوور نەکەم لە ئێوەی عزیز و خۆشەویست، من هەوڵ ئەدەم کە بتوانین ئەو بینەرە خۆشەویستە وەسڵ بکەین بۆ ئەوەی کە بتوانێت قسەکانی بکات. هەموو کاتێکت باش بەڕێزم، چاکی شکر بە لوتفی ئێوە باشم، یەک دنیا مەمنون، دەنگی ئێوەی بەڕێز بڵاوە بێتەوە. من پێم خۆش بوو لەسەر حەداقە دەستمۆ قسە بکەم. فەرموون. بەهەرحاڵ ئێمە ئاەتی عینی هەین کە هەموو ساڵێ لە ئەسفەند بەدواوە، یعنی لە مانگی ئەسفەندا هەموو تەشەکولەکان و هەموو ئەو کەسانەی کە خۆیان بە جنبشی کاریگەری تەداعیەکەنەوە لە خانەی کاریگەر و بیگداتا شوراهای ئیسلامی و جنبشە و تەشەکولای مستەقل گشتیان لەو مانگی ئەسفەندا دێنە سەر خەت و هەر کەسێ بە جۆرێک بە هەرێکی بە جۆرێک پێکی 12 ملیۆن پێکی 10 ملیۆن پێکی 8 ملیۆن هەر کەسێ بە شکڵێک باس لە بۆچی کامێ لەمانەی حقیقەت بوو ناچێتە خانەی ڕاستیەکانەوە. ئەو سیستم و مناسباتێک کە ئیمڕۆ خەریکە دەست و دیاریەکە بۆ تەبەقەی کاریگەر دەقیقەن ئەو شتا زانێت کە ئەگەر لە وڵاتێکە لە کشوەرێکە بە دەیانەوە بە دەیان شکل دەسموز دیاریکرا دانێت طبقەی کاریگەر منسجم نییە. زانی طبقەی کاریگەر منسجم نییە، بەنابەرین جوابی دەرخاستەکانی طبقەی کاریگەریش ناداتەوە. جا ئەوەیە ئەگەر ئێمە واقعاً طبقەی کاریگەر بيبێت دەستمزدەکەی بەرابەری تەوەڕومێک کە ئیمڕۆ لە وڵاتی ئێمە حاکمە دەستمزدەکەی دیاریکە هیچ ڕێگا چارەیەکی نییە بەغێر مەبارزە نوێت. یعنی طبقەی کرێکار بە نووسینی نامە، بە نووسینی تۆمار، بە نووسینی قسەوبات، بە نووسینی نامە بۆ ئەم مەسئول بۆ ئەو مەسئول بۆ ئەو مەسئول بە خاست و ویستی خۆی کە حەدیاقە دەستمزدە ناگات مەگەری کەچێت سەر شەقام. ئەگەر ئێمە لە بیرمادێ لە ساڵی 91 لە ئێرانە دوو نەو دەستمزد دیاری کرا، یەکێکی بۆ کاریگەرانی قەراردادی بوو، یەکێکی بۆ کاریگەرانی دایم بوو. دەردمە فەرقی ئەم دەستمزدانە بوو. فوری کارفەرماکان انسجام منسجم متحد چون لەبەر وەزارەتی کارە احتسابیان گوتیان تا ئەو دوو نەوع دەستمزدە لەغوە نەبێت ئێمە ناچینەوە ماڵەوە، لە عەردی یەک شەوە ئەو دەستمزدەیان لەغوە کرد. بنابەرین طبقەی کاریگەر تا زمانی منسجم نەبێت، تا زمانێک نەیەوێ مبارزە بکات بە خاست و ویستی خۆی ناگات. ئێمە نایخۆ لە وڵاتی ئێمە پرسیارێک لای من دروست بووە لە بەڕێستان. مبارزەکردنەکە بە فەرزەگرین یەک دوو ئەو ئەشکاڵەیش کە ئێوە باستان کرد وەکو تۆمار و نامەنووسین و ئەوانە ئیتر ڕێگە حەل نییە. مەلزوماتی خودی مبارزەکردنەکە چییە؟ ئێمە بۆ ئەوە چی بکەین؟ من مەبەستمەوەیە ئایا کاریگەر هەروە لە خۆ دەتوانێت بێتە سەرشەقام یا پێویستی بە شتێکە بۆ ئەوەی کە بیهێنێتە سەرشەقام؟ لەو بابەتەوە ڕێی بەڕێزت چییە؟ طبقەی کرێکار لە پێش هەموو شتێکە دەبێت تەشەکولی ڕاستەخۆی خۆی بڵێ. ئەمە یعنی وەحلەی ئەوە بێتی طبقەی کارگەر بێت تەشەکول ناتوانێت حرەکەت کات. وایە تۆ مەسەلەن ئۆتۆبوسێکت بێ ڕانندەی نەبێت، طبقەی کرێکارەژێ لە پێش هەموو شتێکە تەشەکولی ببێت. و خۆشبەختانە هەر ئێستا لە وڵاتیەوە ئەگەر ئێمە گەڕینەوە بۆ 10 ساڵ پێش ئێستا دەتوانین بە زەمانەت بڵێن ئێستا یعنی طبقەی کرێکار حاضرە بۆ ئەوەی تەشەکولی خۆی تەشکیل بە هەرچەند ئەوەی کە مەسەلەن سەرکوب بکرێ زیندانەکرێ ئەیان کوژن یان بڕن لەسەر کار ئێخراجیانەکان ئەچن لە زیندانە حسابەکان لە زیندانە نامانێنن، بەڵام هێشتا ئەو سیستم و مناسباتە کە ئیمڕۆ حاکمە نەیتوانێت طبقەی کاریگەر مەرعوب کە و خانەنشینی کات. بەڵێ وایە. بنابەرین طبقەی کرێکار هیچ ڕێگا چارەیەکی دە پێش هەموو شتێکە ئەبێت تەشەکولی خۆی ببێت و تەشەکولەکەی خۆی دەبێت سازماندەهی بکە، ئامادەی بکە بۆ ئەوە بڕوە بۆ پێش بەچی بۆ مبارزەکردن لەگەڵ ئەو مناسباتە کە ئەسلی سێجانەبەگەراییە. تۆ میشاکە بایەمە باسی لەسەر ئەسلی سێجانەبەگرایی کەن تۆ وەختی هەڵەگەڕێ مەسەلەی ماڵای ئەسلی سێجانەبەگرایی ئەسلی سێجانەبەگرایی لە دنیای سەرمایەداریە مەوجودە. بەڵێ.
تۆ وەزارەتی کار و بیگرە حتا کوێ مەسەلەن گاتە سابانیجانی کار سێجانایە بەنابەرین شتێک بە جمهوری طبقەی کاریگەری اضافەکەین بنا لە ئێرانیشا بە ئیزافی ئەڵتی سێجانوەگرایی شورایەکیشێ بەناو شورای عالی کار ئەم شورای عالی کارە دێتەسن بۆ طبقەی کاریگەر دیاریەکە بۆ 12 مانگ بەڵام لە حالێکە لە ئێرانە ئێمە تەوەڕۆمان بە سەعاتە تەوەڕۆمان بە ڕۆژە و تەوەڕۆمی بە ساڵ نییە دقیقاً ئەگەر ئیمڕۆ هەتا جەماعەتێکیش دێن مەسەلا پرسنەڵێن ئەگەر دەسمەتی طبقەی کرێکار ئەفزایش بەیاکە تەوەڕۆم ئەفزایش بەیاکە من مخالفی ئەو کەسانم ئەو کەسانە گەرە جانە تەزادی بینی کار و سەرمایە ئاش بنەوە بۆ مەگەل لە ئێرانی ئەمە دەسمەت بە ساڵ تەوەڕۆم بە ساڵە دازانین نییە بڕۆ لە تەواوی خەڵکی و خیابان و بازارە پرسەدانن تەوەڕۆم لە ئێرانە بە ساڵە یا بە دقیقە و بە سەعاتە بنابەرین دەسمەتی کاریگەر لە ساڵەکە یەک دەبعش ئەفزایش بەیاکە ئەو ئەفزایشی دەسمەتەکەی سێ فەقەرە ژێر خەتی فەقرە بەڵێ وایە باشە پرسیاری من پرسیارەکەی ترم ئامەیە لە خزمەت بەڕێستا ئەویش ئەوەیە بە تۆر مشەخص ئێوە کە ئەو شرایەتەتان بە ڕۆشنی تەوزێحدا لەسەر دەستمزد کێ دیاری ئەکات چەندێ دیاری ئەکەن تەناسوبی لەگەڵ تەوەڕۆما چەست فەرمووتان کە طبقەی کاریگەر ڕێگەیەکی جوز مبارەزەکردن نییە باسی تەشەکولیشتان کرد بە تۆر مشەخص ئێستا پێشنەهادی ئێوە چییە؟ پێشنەهادی من بۆ طبقەی کرێکارەوەیە لە پێش هەموو شتێکە لە پێش هەموو شتێکە ئەو ئاوە کە لێڵیان کردە مناسباتی سەرمایه‌داری لەناو خودی کرێکارانە یعنی تۆ میشاکە مەسەلەن ئێستا ئاسە خودی کرێکارانیان کردە بە دوشمنی یەک خودی کرێکارانی سەر بە جێگایەوە مەسەلەن دێن دانیشتن لەسەرەوە فکردکەنەوە بزانن چۆن لەم بوحرانە نەجاتیانە بێت چۆن ئەگەن بە خاسوبیستی خۆیان ئێستا لە کۆڕ و مەحفل و دانیشتەکانە دانیشتنی عەلەی یەکترین باسایەکەکەن کە عەسەن نابێ بکرێت لە پێش هەموو شتێکاشێ بەمە خاتمە بێرن وەختی بەمە خاتمەیان هاورد تەبیعەتەن دانیشتن لەسەر شتێک بە تەوافقەکە تەبیعیە خۆی ئێمە ناڵێن فلانە کەسێ لە فلانە شارە ڕەهبەری طبقەی کاریگەر خالفی ئەم ڕەهبەری طبقەی کاریگەر چییە زمانێ ئەو کەسەی بە ڕەهبەری طبقەی کاریگەر کە لە مەجموع عمومیەکی سەراسەریە ئەو کەسە بە عنوانی نمایندەی کاریگەری انتخاب کرابێت بەڵێ ئێستا تۆ لە هەر شارێکە مەسەلەن احترازێکەوێ پێڵێن ئەو ڕەهبەری طبقەی کاریگەرە نەمنەڵێم ئەو ڕەهبەری طبقەی کاریگەر نییە ئەوە ڕەهبەری ئەو احترازاتەیە ئەوە ڕەهبەری ئەو جنبشەیەوە ئیستا موجودە نە ڕەهبەری طبقەی کاریگەر بنابراین ڕەهبەری طبقەی کاریگەر کەسێکە کە لە مەجموع عمومیەکی سەراسەریە انتخاب بکرێت بە عنوانی نمایندەی نێرم بۆ هەر جوێگەیە کە ئەو وەختە لازم بێت بنابراین طبقەی کرێکارەشەی لە پێش هەموو شتێکە ئەو ئیشکاڵاتی کە هەیەی ئەوەی کە ئەوە خۆ تەبیعیە سیستمی سەرمایه‌داری کە ئێمڕۆ حاکمە لە ئێرانە یەکێ لە تاکتیکەکانی ئەوەیە ئەو تەزادە لە بینی کاریگەرانە ئیجاد کە مەسەلەن کاریگەری بێکار و کاریگەری شاغڵ ژنی شاغڵ و ژنی بێکار معلیم و پەرستان شاکە مەسەلەن ئێمە لە وڵاتی ئێمە مەسەلەن معلیم بەشێ لە طبقەی کرێکارە پەرستان بەشێ لە طبقەی کرێکارە کارمەند بەشێ لە طبقەی کرێکارە بەڵام ئەمان هاتن تەزادێکی هەفتە بینی مەسەلەن هەتا کابرای معلیم پێی عیب ببێژن کاریگەرن ئەمە ئاگاهانەیە ئەمە خۆمە شتێک نییە کە مەسەلەن تۆ بڵێ ئەمە ناگاهانە و تێنی یا مەسەلەن کابرای پەرستان پێی عیب ببێژن من کرێکارم ناوەڕین ئەمە خودی خۆی ئەمە تەزادە یعنی ئەو نیروەی کە تۆچێ منسەجم بێ ئەمە نیرو دێ ئەستێنێ نیروەکەی تۆ کەمە کاتو بەڵێ وایە بنابراینەشە طبقەی کرێکار خاتمە ببێت ئێمە لایەلایە و جامعی من لە بەشی ئیسفالتا کارەکەم ئەو طبقەی کرێکارە لە خەریکە لە دوکتۆری دەرمانە کارەکات فڵانەکە لە نانەواخانە کارەکە ئەو لە کەفاشیە کارەکە ئەمە لایەلایە طبقەی کرێکارە فڵانەکە لە کارخانە کارەکە بنابراین ئەم ئینسجامە چێ بەوجود دێرێ ئەمە مهمە خۆ تەبیعیە بورژوازی بۆ تۆ بەوجود نێرێ وایە یەکێ لە خاص ویستی بورژوازی میشه پەراکەم دەبێت وایە ئەمە خۆ طبقەی کرێکارە ئەشێ هەوڵدا بووەوە ئەو ئیتحاد و متحد بوونە بەوجود بێرێ نە بورژوازی بەس ئێمە نابێ ئینتزارمان لە بورژوازی بێ و نابێ ئینتزاریشمان لە شورای عالی کار بێ کە ڕووی تێ بکەین بێژین دەستمزدمان بەرابەری تەوەڕم و ئەفزایش بەیاکە ئەمە ئینتزارێکی بێجێگەیە چونە قەت نایکە بەڵێ وایە
تا تۆ نەبی بە وەزنەیش تا تۆ نەبی بە وەزنە تەبیعەتەن ئەم بەردی ئاشە هەروە دەڕێت. باشە، زۆر سپاس. ئێمە متوەجێ هەم تەوزیحاتەکەی ئێوە سەبارەت بە نەحوەی تاینکردنی دەستمزد بووین و هەم نەوعی دەستمزدەکە کە دیاریەکەن ڕابطەی لە تەک تەوەڕم و سەتحی مەعیشەتی خەڵکی کرێکار و زەحمەتکێشە و هەروەها پێشنەهاداتی ئێوە بۆ مبارزە لە عەلەیهی ئەو دەستمزد. بەڵێ فەرموون. بۆرژواتی لەم شوانامی گوێستمدا بە مساحبەیەک لەگەڵ تەلەڤیزیۆنی ڕوودەڕووە. بەڵێ مەسەلەن ئەڵێ کابرا هاتووەڵێ کارفەرمای مستەقل پیشاکە هەندێک زۆر قەدیم کڵاوەکە لە سەر تەبەقەی کاریگەر کارفەرمای مستەقل. کارفەرمای مستەقل چێیە؟ نازانم. پیشاکە یعنی هەر ئێستا خەریکن جەماعەتێ بە ناوی گوزار و نازانم چی هاتن لە تەلەڤیزیۆن دنیا ڕەتی ئیمکاناتیشیانەیە و بارها سەد بەرابەری طبقەی کرێکار ئیمکانات هەیە لە تەواوی ڕەسانەکانە قاوقیشیان بڵاو کردەوە هاتوو هاوالیان کردووە ئێمە کارفەرمای مستەقلمانە. کارفەرمای مستەقل کامەیە؟ کارفەرمای مستەقل سووداوەریەیە بۆی. هەر ئایتە لە وڵاتی ئێمە سەرمایەدارمانەیە 15 میتر پشتێنی بەسەرتە پشتی، بەڵام ئەگەر وەختێ گەرەکی بێتێ شتێک بسێنێ سووداوەری زۆر بێ ئەچێ بۆ چی نەیسێنێ دێ لێرە کڵاوەکە دەسەر خەڵکی بۆ وە فرۆشەکەی بەزمانینەوە بەدای سوودۆیە. ئێمە کارفەرمای مستەقلمان نییە، ئەمە ڕوو بە تەبەقەی کرێکار منام چوم لێڵێن تەبەقەی کرێکار ئێمە کارفەرمای مستەقلمان نییە. کارفەرمایە چ یەک کاریگەری بێ کارفەرمایە، چ دە کاریگەری بێ کارفەرمایە، سەد کاریگەری بێ کارفەرمایە. دوشمنی ئێمە دەقیقەن دوشمنی ئەوانین. چ کورد بێ کارفەرمایە، چ فارس بێ کارفەرمایە، هەر هیچ فەرقێ ناکە. زۆر سپاس بۆ بەشداری ئێوەی بەڕێز لەم باسەکەتان دەوڵەمەنەوە کرد. زۆر خۆشحاڵ بووم بەڕاستی لەوەی کە ئێوە بەشداری بەرنامەی ئەم هەفتەی ڕاستەوخۆ ئێمە بوون. هەر بژی. بینەرانی خۆشەویست، لە فاسڵەی ئەو باسە بە نرخ و با ئەرزشە چەند پەیامێکمان بۆ هاتووە. پەیامێکمان لە گۆرگانەوە بۆ هاتووە. ئایا بینەندەی عەزیزی کە ئەز گۆرگان پەیام فرستادید؟ شما تەسەور نمی کنم که کردی بلد باشید، ولی من به خاطر شما به زبان فارسی صحبت می کنم و پاسخ پرسش شما را به این شکل خواهم داد. شما نوشتید سلام آقای شعبانی، نوشتید که چرا جواب نمیدی؟ جواب بده، از گرگان زنگ میزنم. خیلی خوش اومدی، خوشحالم که شما از گرگان بیننده برنامه ما هستید. شما نوشتید به نظر شما به کی رأی بدیم؟ شما تو این رژیم کسی رو قبول دارین؟ ما کارگر هستیم، دخل ما به خرج ما نمیخونه. ما در این رژیم هیچ کسی رو قبول نداریم. این رژیم تمام جناحهاش، تمام دستبندیهاش از همون روز اول قدرتگیریش علیه ما کارگران و طبقه کارگر بودن. بنابراین ما هیچ کسی رو قبول نداریم. شما محبت بکنید، به هیچ کسی رأی ندید، چون با رأی دادن به هر کدوم از این عناصر و افراد و جناحها زندگی ما کارگران و مردم زحمتکش در ایران همونطوری که در 42 سال گذشته تجربه کردیم مصیبت تر خواهد شد. خوشحالم از این که شما از گرگان بیننده برنامه ما هستید. اگر پاسخ من قانعتون نکرده و یا نظری دارید، در خدمتم میتوانیم با هم دیگر بیشتر صحبت بکنیم. زنده باشید. بینەرێکی خۆشەویستی تر نووسیوێتی سڵاو و ڕێز هاوڕێ فەرهاد. مەسئلەی حەقدەست زۆر گرینگە، دەبێت زۆر لەسەری بەحس بکرێ. بەڕاستی کار بە ئوستوخان گەیشتووە. هەروە کە خۆتان بەباشی دەزانن کرێکاران بە سەدان جار هاتنە سەر شەقام و ئیعترازیان کرد. نمونەی ئەم ئاخرانە اعتراضی بازنشستگانی تأمینی اجتماعی بدون شک
ئەم ئێعترازانە گەرم و گوڕتر ئدامە پەیا ئەکا ئەرک و وەزیفەی هەموو کەسێکە بەم ئێعترازانە پەیوەست بن چۆن زۆربەی خەڵک لەژێر خەتی فەقراژین. بینەرێکی عەزیز و خۆشەویست لە ناوەوە پەیامێکتر لە بینەرێکی خۆشەویستی ترەوە هاتووە ئەڵێت: سلام وقت بخیر کاک فرهاد، میخواهم راجع به مسئله انتخابات چیزی بگم. برای حکومت اسلامی کاملا مشخص شد که روستای میانه بخش کلاترزن در انتخابات نمایشی شرکت نمیکنه. هر بار با یک حیله فریب مردم مبارز روستای میانه میخواهد پای صندوق بکشه، اما هر بار شکست میخوره. الان و این بار میخواهد با وعده گازکشی مردم را پای صندوق بکشه. مردم شریف و مبارز میانه از هر نوع رفاه محروم هستند، از جاده، تلفن، آنتن موبایل. به راستی میانه کاملا محروم است. الان از طرف کانال کومله میخواهم بگم که این بار هم مردم میانه سربلند خواهد شد، چون مردم روستا الان هم داستان صداقت پیشمرگه های کومله برای بچه هاشون را تعریف میکنن. میانه همیشه کومله است. بەڕێز و خۆشەویستم، زۆر سپاس بۆ پەیامەکەت. چەند شتیتیایە. یەکەم ئەوەی کە کۆماری ئیسلامی نەتەنیا لە میانە، کەڵاتەرزان، ژاوەرۆ، مەهاباد، سەردەشت، چوزانم مەناتقی ئۆرۆمیە، سۆما و برادۆست و بێرە و سەقز و بیجار و دیواندەرە و کامیاران و کرماشان و ئیلام و پاوە و جوانڕۆ و نەوسو و هەمووانە، بەڵکو لەسەر تاسەری کوردستان دەست ئەدات بە فریوکاری بۆ ئەوەی کە بتوانێت خەڵکی کرێکار و زەحمەتکێش بکەشێتە پای سنووڕەکە. لە کوردستان وەڵامی وەرنەگرتووەتەوە، بەتایبەت ئاخرین بەناو هەڵبژاردننی مەجلس خەڵکی کوردستان جارێکی تر وەکو ساڵی 58 جوابێکی تواو دیانشکێنیان بە کۆماری ئیسلامی دایەوە. لەوانە ئەولاتر خەڵکی تەنیا میانە نییە کە مەحرومن لە هەموو ڕفاهیاتێکی ئیجتماعی و معیشەتی، بەڵکو هەموو خەڵکی کوردستان ئاوانە. کۆماری ئیسلامی لە کوردستان. بینەری ئازیز و خۆشەویست، دەنگت ئەڕوات. بینەری ئازیز و خۆشەویست، دەنگت ئەڕوات و بڵاو ئەبێتەوە. فەرموو. ئەلۆ ئەلۆ گیانەکەم. درود بر شما. درود بر شما. گوشم بفرمایید. لطف داری. بله ما خوبیم. شما خوبی؟ شما اگر رأی ندی به جاش مبارزه دست جمعی کار از اونا گذشته. اصلا نگران مرده خوردن شناسنامت نباش. این رژیم موقعیتش از اون گذشته که الان بخواد به مهر کردن یا نکردن شناسنامه شما توجه کنید. بفرمایید. شما محبت کنید بیننده عزیز، محبت کنید صدای تلویزیونتون یه مقدار کم بکنید که با همدیگر از این طریق صحبت کنید. نه خوب نیست، ابدا خوب نیست، اصلا بهشم فکر نکن. مردم ایران 8 سال تمام احمدی نژاد رو تجربه کردن. احمدی نژاد یکی از اون ریاست جمهوری های ایران بود که سفره مردم کارگر و زحمتکش ایران رو خالی کرد. در دوره احمدی نژاد بود که بالاترین فروش نفت رو در ایران داشت. آیا یک
تومان از این پول به سودی مردم برگشت. نه، کدومشون بهتر بودن؟ شما به زندگی خودتون نگاه بکنید. چه تغییری در زندگی شما در دوره احمدی نژاد و خاتمی و رفسنجانی و حسن روحانی و موسوی و رجایی اتفاق افتاد که الان به یکی از اینا دل خوش کنید؟ دوست عزیز، ببخشید بیننده عزیز، از حضورت عذر میخوام. شما باید محبت بکنید، تلویزیونتون رو کم بکنید که ما همدیگر بتونیم صدای همو بشنویم. من قطع میکنم، شما تلویزیونتون رو کم بکنید، دوباره با هم دیگه صحبت بکنیم. جانم، خیلی خوب، من هنوز الان دیگه نمیشنوم، بفرمایید. بله بله، عالیه. عرض کردم که ما شما کارگران، طبقه کارگر ایران رو به عنوان طبقه ای که میتونه با مبارزه خودش به شکل طبقه علیه این رژیم سرنوشت جامعه ایران رو بنیادن تغییر بده. پس شما رو قبول داریم. بفرمایید. ما کسی رو انتخاب نکردیم، اصلا ما اجازه اینو نداریم که کسی رو انتخاب بکنیم. نه، اگر کسی در ایران رأی نده، که البته من فکر میکنم رأی ندن پا به پای رأی ندادن مردم کارگر و زحمتکش در ایران، سطح مبارزه کارگران ارتقا پیدا میکنه. اون موقع است که ما بر متن این مبارزه جانشین خودمون رو به جامعه ارائه خواهیم کرد. اون موقع نگران تعیین رئیس جمهور و کابینه و پارلمان و شورا و اینها نخواهیم بود. اونا رو با دستای خودمون بعد از این که این رژیم رو کنار گذاشتیم تشکیل خواهیم داد. روشن بود؟ خیلی ممنون، بسیار خوشحال شدم از این که شما بیننده این برنامه هستید. زنده باشید، حتما ادامه بدید و بیننده این برنامه باشید تا با هم دیگه بیشتر صحبت بکنیم. زنده باشید. بله، این پیام رو خوندم. خب، این پیامم پیام این دوست عزیز بود. ما اما ببوره و از این بیننده عزیز فارسوانمون عذرخواهی میکنم که زبون برنامه ما کردیه. خب امیدوارم بتونیم برنامه‌های فارسیمون رو تقویت بکنیم که شما بینندگان عزیز بتونید با این برنامه تماس بگیرید. منتها این برنامه زبونش کردی، من برمیگردم به صحبت کردن به زبان کردی. بینرانی عزیز و خۆشەویست، باسی ئەسلی بەرنامەی ئەمڕۆمان من هەروەکو عەرزم کرد لەناو مهمترین ڕووداوەکانی ساڵی ڕابردووە دیاریکردنی حەقدەستم بە گرینگترین ڕووداوی ساڵی ڕابردوو زانی بوو. هەر بەو دەلیلە بە عنوانی ئەسلی بەرنامەکەم لەسەرەوە دانابوو. مەسایلی تریش لە ئێران ڕوویدا لە ساڵی ڕابردووە و مەسایلی تریش ڕوو ئەدات لە ئیم ساڵە. ئەوەی وا گرین بوو لە ساڵی ڕابردووە حەقیقەتی ئەمر ئەوەیەکە سەرەڕای نەهامەتیەکانێکە کۆماری ئیسلامی و خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ئێران و کوردستانە تەحمێڵی کردبوو، بەڵام خەڵک
مەبەستم کرێکارە، ژنە، جوانە، خوێندکارە، کۆڵبەرە، کاریگەری شارەداریە، ماڵباختەیە، هەموو ئەمانە حتا بۆ ساتێکیش لە مبارزەکردن لە عەلەیهی کۆماری ئیسلامی دەستیانەوە نەگرت، هیچ کۆتا نهاتن و ئێستایش کۆتا نایەن. یەکێ لەو بینەرانە ئیشارەی پێکرد بوو کە لە ساڵی ڕابردووە لە چەند مانگی ئاخری ساڵە ئێمە شاهدی بەڕێوەچوونی 10 ئیعترازی سەراسەری بازنشەستەکانی سازمانی تامینی ئیجتیماعی لە ئێرانە بوون کە خوازیاری هەمسانسازی حقوقەکانیان بوو. گەرچی توانیان دەستکەوتێک لەو بابەتەوە بەدەست بێرن، بەڵام هێشتا ئەوە نیازە نییە کە ئەوان احتیاجیان پێ هەست. ئەوە سەدحێکی خوارەوەیە لە دەستمۆست کە بۆ بازنشەستەکانی سازمانی تامینی ئیجتیماعی و مستەمەڕی بگیران دیاریان کردووە. لە ئێستای ئێرانە هەر بنەماڵەیەک بازنشەستە غێرە بازنشەستە، کاریگەری شاغڵ یا کاریگەری بێکار، ژنی سەرپەرستی خانەوار یا هەر فۆرمێکتر لە خانەوادە کەمتر لە 10 ملیۆن تمەن لە دەستیابێت ناتوانێت پێ بشیت، کەمتر لە 10 ملیۆن تمەن. بنابەرین ئەگەر کەسێک ئەیەوێت باسی دەستمزد بکات، ببورن پەیامێک هاتووە باسی دەستمزد بۆ کرێکار و زەحمەتکێش لە ئێرانە بکات، دەبێت تەوەجۆ بەوە بکات کە 10 ملیۆن تمەن ئەبێ مەبنا بگرێت، کەمتر لەوە مەبنابێت غێرە ممکنە خەڵک بتوانێت پێ بژیت. ناژیت 2,655,000 تمەن حقوقی پایە بۆ خۆیشیان دەڵێن حەق مەسکەد و حەق ئەولاد و سەنەوات و هەموو ئەوانەیشی لێ زیادکەی ممکنە نزیک بە 3.5 ملیۆن تا 4 ملیۆن تمەن بگرێتەوە. ئەوانەی قەرزە، ئەوەیشمان لە نەزەرا بێت ئەمە فقط شامڵی حاڵی کرێکارانێک ئەبێت کە مەشمولی قانونی کارن، ئەو کرێکارانەی کە قانونی کار شامڵیان ئەبێت. لە حاڵێکە هەر لەو ڕۆژانە ئامارێک دەرچووە کە نزیک بە 6 ملیۆن کرێکاری ژێرزەوینی لە ئێرانە وجودی هەیە کە ئەم 6 ملیۆن کرێکارە ژێرزەوینیە دەرامەدی مانگانەیان 900,000 تمەنە. 6 ملیۆن کرێکاری ژێرزەوینی. بۆیە حقیقەتەن شرایەتێک لە ئێرانە حاکمە کە زۆر موسیبەتبارە. ئێمە فقط ئەتوانین بڵین موسیبەتبارە ئەو کەسەی کە خۆی ئەو ژیانەکات ئەزانێت چەندێ موسیبەتبارە، بێدا موسیبەتبارە و زندگی. تازە جێگەی ئەوەیش نەماوەتەوە کە کەسێک ڕووبخا لە کەسانێکی تر بۆ ئەوەی کە بتوانێت مەمرە و مەژیک دابین کات. هیچ کەسێک ئیمکانی ئەوەی نییە کە دەستی پاڵدەسەکەی بگرێ. بۆیە ئەچمۆ سەر ئەو باسە. ئێمە وەزیفەمانە هەموو لایەکمان بە حیزبی سیاسیەوە بگرە، ڕێکخراوی کۆمەڵایەتی کرێکاریەوە بگرە، هەڵسوڕاوی کرێکاریەوە بگرە، بە هەمومانەوە ئەرکی سەرشانمانە کە هەر لە ئێستاوە تەعهود بدەین بە یەکترین بۆ ئەوەی کە مبارزە بکەین بۆ بردنە سەرەوەی حەقدەستی کرێکار لە ئێرانە. ئەمە تەنیا بوارێکە لە مبارزە کە دەتوانێت هەمومان متحد بکات، تەنیا بوارێکە کە هەمومان متحد دەکات و هەمومان دەتوانین کورد بین، فارس بین، عەرەب بین، عەجەم بین، سونی بین، شیعە بین، بێمەسەب بین، بە شەرتێک کە کرێکار بین دەتوانین لەسەر بردنەوە سەرەوەی حەقدەستی خۆمان متحد بین و مبارزە بکەین. هەر بەو دەلیلە بەوە فکر بکەنەوە. بینەرێکی خۆشەویست سەبارەت بە باسەکەمان ئاوای نووسیوە. سەلام کاک فەرهاد،
سەلام لە بەرنامە جوانەکەتان. ئەگەر کەسێ کوشتنی کۆڵبەرانی بیر بێت، ڕەئی نادات بە سفرەی خاڵی کاریگەر، بە ئیعدام ڕەئی نادات، بە دەورانی جمهوری ئیسلامی ڕای نادات، بە پەخشەوکردنی مەوادی مخەدر ڕەئی نادات. بەم نظامە کۆنەپەرستە هیچ ئینسانێ حەقی نییە ڕەئی بات. ڕەیدان من بە ڕەسمیەت ناشناسێ. من چۆن ڕەیەدەم؟ من نابودی ئەوەم گەرەکە ڕەئی نادەم بژی تەبەقەی کاریگەر کرێکارێک لە ئەوێ هەنگەوە. زۆر سپاس بۆ ئەو کرێکارە خۆشەویستە لە ئەوێ هەنگەوە. من ئەوەم عەرز کرد، خۆم شەخسەن هیچ تەوەهومێکم نییە کە جەماوەری خەڵکی کوردستان لەو بەناو هەڵبژاردنانێ داهاتووە ناچنە پای سنووقەکانی ڕێی. ئەخر بۆ بچن پێم بڵێ منتقی کارەکە لەکوێیە کە خەڵک بچنە پای سنووقەکانی ڕێی و دەنگ بدەن؟ چه ئاڵ و گۆڕێک لە ژیانیانە جگە لە خراپتر بوون بەسەر ژیانیاناتێت؟ چاوێک لە وەزعیەتی ژیانی خۆمان بکەین، بە تایبەتباسی جەماوەری خەڵکی کوردستانەکەم کە ئێستا لەو بەرنامە مەبەستن. لە 42 ساڵی ڕابردووە هەتا ئێستا کە هاتوین ئایا وەزعی ژیانمان خراپتر و خراپتر نەبووە؟ کافی ئاوا سەر بەرزەوە بکەینەوە سنوورەکانی کوردستان ببینی. زیاتر لە 180,000 نەفەر جوان و پیر، ژن و پیا و خەریکی کۆڵبەریکردنە، تەحسیلکەردە و غێرە تەحسیلکەردە. ئەوە کافی نییە بۆ قەزاوەتکردنی ئەم ڕژیمە. ئەوە کافی نییە بۆ ئەوەی کە ئێمە بە خۆمان بێژین جەماوەری خەڵکی کوردستان چوون بۆ پای سنووقەکانی ڕێی جێگەی تۆ نییە. واڵبەتە ئەوەی شەزانم کە خەڵکی کوردستان ناچنە پای سنووقەکانی ڕێی. ئێمە فقط بۆ ئەوە بیردینینەوە کە جارێکی تر بڵین ئەم ڕژیمە لە کوردستان داگیرکەرە، مەشروعیەتی نییە سنووقەکانی چە ئێمە بچین و چە ئێمە نەچین. ئەو کەسەی کە گەرەک ئەیانەوێت لە سندووقەکە دەری دێنن لە سنووقەکە. ناوەکەی هەر لە ئێستاوە ڕۆشنە، بەو تایبەتمەندیانەوە کە عەلی خامنەیی باسی کرد ئەو کەسە دەبێ ئاوا بێت و ئاوا بێت و ئاوا بێت، لێمان زۆر ڕۆشنە. ئەوە کەلیمەی ڕەمزێکە بۆ ئەوەی کە بتوانن پاسدارێک لە سنووقەکە ڕێی دەربێرن و دەریشی دێنن. چون و نەچوونی ئێمە فەرقی لە ماجەراکان ناکات بە هیچ عنوانێک، بە هیچ عنوانێ. وە کۆماری ئیسلامی هەر وەکو ئەو برادەرەی کە لە ئاوایی میانەوە بۆی نووسی بووی، کۆماری ئیسلامی ناتوانێت بە وعدەی کێشانی گاز یا دانی بەستەی مەعیشەتی یا کۆمەکای مؤمنانە، ئەوەی کە ناویان یاگە سپای پاسداران لە شارەکانی کوردستانە هەر لەسەرەوە هەرتاک و خوارەوە ناویان ناوە کۆمەکی مؤمنانە و خەڵکی پێتەحقیرەکەن، بەوانە ناتوان خەڵکی کوردستان فریو بدەن و بیان بەنە پای سندووقەکانی دەنگدان و دەنگیان لێوەربگرن. خەڵکی کوردستان زۆر هوشیارتر، ئاگاهتر، ژیرتر و فەهمیدەتر لەوەنە کە کۆماری ئیسلامی و سپای پاسداران بە ئاسانی بتوانن فریو بیان بدەن بەو نەوعە سیاسەت بازیگەلە و بیان پەنە پای سندووقەکانی دەنگ و ڕێیان لێوەربگرن. ئەلبەتە ئەمە بابەتێکە کە ئێمە لە هەفتەکان و مانگی داهاتووە تۆ زیاتر لەسەریەچین. بۆچی لەسەریەچین؟ نە لەبەر خاتر خودی بەناو هەڵبژاردنەکەی ڕیاسەت جمهوری، بەڵکو لەبەر خاتر شتێک بەناو هەڵبژاردنی شۆراکان کە واوی ئەو کەسانەی کە لە شۆراکانە بوون بە ئەندامی شۆراکان هەموویان نۆکەر و پیاوی سپای پاسداران بوون، هەموویان ڕەتخۆری تیانە و ئەکسەرەنیش دز لە ئاو دەرهاتن. شۆرای من چەند شارێکتان بۆ ئەوێژم، شوارای شاری مەهاباد دز لە ئاو دەرهات، هەر هەموویان.
گرتیانیان لەبەر خاترەوە کە سەرپۆش بن نەبان دزیە گەورەکانی ترەوە. شۆرای شاری سەقز و شارەدار دز لە ئاو دەرهاتن، زەوین خوەر کەسانگەلێکە ماڵی خەڵکیان وێران کرد، کەسانگەلێکە زەویان خوارد. ئەوانەی کە لەژێر ناوی شۆرای شاری سنا خەریکی هەڵسوڕان بوونەوانە هەمویان دز و هەوقەباز و شارلاتان لە ئاو دەراتن. ئەوەی مەریوان لەوان خراپتر. ئیتفاقەن یەکێ لەو قاڵبگەلە، یەکێ لەو شوێنگەلە وا شوێنی دزیە، شوێنی چەپاوڵە، شوێنی قەوم و قەومبازیە، شوێنی زەوی خواردنە، شوێنی ڕشوەگردنە شۆراکانە. ئەگەر کەسێک هاتووتی لە ڕێگای شۆراکانەوە دەتوانین تەسیر بکەینە سەر ئەوەی کە ئاڵ و گۆڕێک لە ژیانمانە بەوجود بێ، پیان بڵێن بەسە ئیتر درۆ، بەسە دەست هەڵگرن. ئێمە بارها و بارها بە مناسبەتی ئەم بەناو هەڵبژاردننی شۆراگەدا پێشتر قسەمان کردووە. هیچ تعارفێک نییە. هەموو ئەوانە دەستکردی سوپای پاسدارانن، هەموو ئەوانە باج بە سوپای پاسدارانە دەنەوە، هەموو ئەوانە ئیمتیازات لە سوپای پاسداران وەرەگرن. بنابەرین ئەگەر کەسێک بیەوێت، منەوە بەرنامەیەک تایبەتی دایانم لەسەرەوە مۆزوعە، بێن و پرسیار بکەن تا ناوەکانیانتان پێ بڵێن، بڵێن کێ چی دزیوە، کێ چی بە خزمەکەی خۆی داوە، کێ کام خزمی خۆی استخدام کردووە لە شارەداری لە فڵان شوێن لە هەموو جێگەکان. بڵێم ئەوانەی سەقز چ زەوی گەلیکیان داگیر کرد. بۆیە هەر چەشنە قسەیەک لەو بابەتەوە کە شۆراکانی مەحەلی شار و دێهات ئەمانە لە ڕێگەیانەوە ئێمە دەتوانین دەسەڵاتی خۆمان دابین بکەین، من بە فریوکاریکی مەحسی ئەزانم و هەر کەسێک ئەوە بکات دەبێت بە نەزەر من بەبێ ئەملاوە لا ڕسوای بکەین. یەکسەر بۆچی ئەوەش وە ئاوا بە یەقینەوە دەڵێن بە توندی شێڵم، لەبەر خاترەوە چاوێ بخشێنینەوە بۆ دواوە، بۆ تا ئەم چەند دەورەیەکە شتێک بەناو شۆراکانی شار دێ هاتوونەتە ئاراوە. بابە پارەی و خەڵکە هەژار و فەقیرە نەماوە، هەمویان دزیەمانە. تازە ئەیدزن پارەکان ئەیان بن لە شوێنی تر سەرمایە گوزاریانەکەن، ئیمتیازاتێکی عەجایب و غەرایب وەرەگرن، خزم و کەس و کارەکانی خۆیان نەکێشنە ژێرباڵی خۆیان. کوا چەند شێوەی شۆرای ئیدارەکردنی شۆرایی ئاوایە، ئەمانە مشتی بنیامی هەوقەبازن کە ئەو لەو فرسەتانە استفاداکەن. من لەو ڕۆژانە ئامارێکم دیگوایە لە ئوستانی کوردستان، مەبەستم وستانەکانی ترنی 1126 کەس کە 190 وردەیەکی ژنە ناوی خۆیانیان کاندید کردووە. هەر ئێستاوە پێیان دەڵی تا ڕسوا نەبوون دەسەڵکرد، مەگەر ئەوەی تا ئێرەتانە لەگەڵ کۆماری ئیسلامی ڕۆیشت بێت نەخوارەوە. ئاگاتان لە خۆتان بێ وەزعیەتی کۆماری ئیسلامی ئاوانیە کە کەسیا کەسانگەلێک ببێن بە کۆڵەکە و خۆیان شانیان بە نەژێش ئەم ڕژیمە و بتوانن ڕای بگرن. من قسەی ئەو کەسانگەلە ناکەم کە هیچ ئابڕوویتیان بۆ نەماوە لە هاوکاریکردن لەگەڵ کۆماری ئیسلامی. قسە لەگەڵ ئەو کەسانە ئەەکەم کە هێشتا تۆزێکی ماوە، پای خۆتان کێشنە دواوە، پای خۆتان کێشنە دواوە، بە مەدیونی خەڵکی کوردستان نەبن، چون تاوانبارن. ئەو کەسەی کە ئەڕوات بەم شێوە کارکردن گەلە ئەیەوێ ژیانی نەنگین بۆ خۆی دەستە بەرکات و پشت لە جەماوەری خەڵکی کوردستان بکات، دەبێ ئامادە بێت و تاوانەکەیشی بداتەوە، جەمی بکەنەوە. کۆماری ئیسلامی دەم و دەستکاکەی دەبێت لە کوردستان جەمع بێتەوە، مەبەستمەوە نییە کە بەتەنیا ئێرادە و مبارزەی خەڵکی کوردستان جەمە بێتەوە، مەبەستمەوەیە بە تێکەڵاوبوون لە تەکخەڵاتی خەڵکی ئێرانە جەمە بێتەوە. چاو لە سیستان و بەلوچستان بکەن، چاو لە تورکەمان سەحرا بکەن، کابرایەکی بەسیجی
لە ژێر ناوی نگەهبانی سەدا تەجاوز بە دوودانە مناڵی 7 ساڵە و 8 ساڵە ئەکات. دەستگای قەزایی فاسدی ئەم ڕژیمە تەبرەئەیەکات. خەڵک دێنە سەر شەقام لە گومبەت کاوس، دەست ئەدەن بە ئاعتراز و ناڕزایەتی لە عەلەیهی ئەم جەنایەتەی تازەی کۆماری ئیسلامی. سپای پاسداران نەتەنیا لەشکەرکێشیەکە بۆیان، بەڵکو هەڕەشە و گوڕەشەی سەرکوتی تریشیان لێەکات. بەڵام خەیاڵیان خاوە. خەڵکی تورکمەن سەحرا سەنگەری تازەتریان کردوێتەوە، سەنگەرێکی تازەیان لە دژی فەسادی کۆماری ئیسلامی کردوێتەوە. بڕۆن چاو لە مەحرومیەتی خەڵکی خوزستان بکەن، خوزستانێکە لەژێر لەسەر نەو تا بە ڕێگا ئاڕوا خەڵکەکەی. مەحرومترین یەکێ لە مەحرومترین وستانەکانی ئێرانن. کۆماری ئیسلامی فقط شغلی بۆ بەهۆی کە چەپاوەڕ و دزی و اختلاس و بردننی سەرمایەکان بۆ وڵاتانی تر بکات. نابێ لەم ئەوزا و ئەحواڵە کەس یا کەسانێک پەیابن. من قسەی ئەوانە ناکەم، ئەوانەیە کە چارەنووسی خۆیان بە چارەنووسی کۆماری ئیسلامیەوە گرێداوە مبارەکیان بێت. ئێمەش تەکلیفمان لەگەڵەوان ڕۆشنە، بەڵام ئەوانەی هێشتا وایان بەسەر نەهاتووە بی لە داهاتووی خۆتان بکەنەوە. بێشک ئەم ڕژیمە ڕەفتە نییە. خەڵک چەنێ تەحەموڵی بکەن، چەنێ برسیەتی، چەنێ هەژاری، چەنێ بێنانی، چەنێ بڕینی نانی سفرە، چەنێ سەرکوتی ئازادیەکان، چەنێ ئێعدام و شیوەن و ڕۆڕۆی دایکانێک بە سۆن منداڵەکانیانە. ئەگەر کەسێک ئەوانە نەبینێت و بڕوات و ببێ بە کۆڵەکە بۆ ئەوەی کەم ڕژیمە ڕابگرێت، دەبێت نفرەتی لێ بکەیت. من هەر لە ئێستاوە ئەوە ڕادەگەێنم. ئەو کەسانگەلەی کە هاوسا و جیرانی کەس یا کەسانێکن کە چوو ڕۆیشتون و ناونووسیان کردووە بۆ بەشداریکردن لە شۆراکانی شار و دێهاتە، هەر لە ئێستاوە پێیان بڵێن تا دێر نەبووە. ئێمە منزورم جەماوەری خەڵکی کوردستانە، لێتان قبوڵ ناکەین، کەیف خۆتانە. زۆر سپاس بۆ بینەرە خۆشەویستەی کە ئەو پەیامە جوانەی ناردووە. نووسیوێتی سڵاو کاک فەرهاد، سڵاو لە خۆت و بەرنامە جوانەکە، سڵاو لە بەڕێزت. زۆر زۆر سپاس بۆ ئەوەی کە ئێوەی ئازیز و خۆشەویست بەو نەوعە پەیامانە بە بەشداریکردنتان لە بەرنامەکانە بە ئێمە ئەنرژیە بەخشن. من بەڕاستی لە ئێوە ئەنرژی وەرەگرم، بۆیە هەمیشە و دایم بە زەروری ئەزانم کە تەشەکر بکەم لە ئێوەی کە خۆتان بە خاوەنی بەرنامەی ڕاستە و خۆزانن، بە تریبوونێکتان زانیوە بۆ ئەوەی کە قسەکانی دڵتان لەم تریبوونەوە بکەن لە حاڵێکا کە بەهۆی سانسۆر و خەفەقان و سەرکوتی ئازادیەکانەوە لەلایەن کۆماری ئیسلامیەوە ناتوان بە ئاسانی و بەڕەحەتی قسەکانی خۆ. البەتە هەوڵ بدەین بۆ ئەوەی کە سەتحی مبارزەمان وا ببینە سەرەوە کە هەر چەشنە داخوازی کە هەمانە تەحمیلی بکەین بە کۆماری ئیسلامی. حەقی ئەوەمان بێ لەگەڵ هەر ڕادیۆیەک تەلەڤیزیۆنێک بەرنامەیەک بۆ خۆمان ئازادانە قسە بکەین و سارنەزەر بکەین و کەسی شەقی ئەوەی نەبێت کە پێشمان پێ بگرێت و دەنگمان کپ بکاتەوە. خۆشحاڵم لەوەی کە بەرنامەی ڕاستەوخۆ بتوانێت و یا توانی بێتی بەبێ هیچ بربەست سانسۆرێک جواب دەرەوەی داخوازیەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. وردە تەشخیصی ئەوم داوە کە مقدارێک چۆن هەوا ڕۆشن بووەتەوە سعاتی بەرنامەکە جارێکی تر بۆ ژمارەیەکی زۆر لە دۆستان و بینەرانی ئەم بەرنامە نامناسبترەوێت. ئێمە هەوڵە دەین بۆ ئەوەی کە ڕێگەیەکی بۆ بدۆزینەوە بەرنامەکە لە سعاتێکە لەوە بەدووە بڵاو بکەینەوە کە ئێوە ئازیزان و خۆشەویستان لە ماڵا بن و بە دەور یەکا جەمەوە بووێتنەوە گوێگر و بینەری بەرنامەکەمان بن. بینەرێکی عزیز و خۆشەویست نووسیوێتی کاکە گیان ماندوو نەبیت، زۆر زۆر سپاس بۆ بەرنامە جوانەکەت. در رابطه با رأی مطمئنم نه در کردستان نه در ایران مردم رأی نمیدن. حکومت هم دقیق میدونه دیگه بسه. 42 سال بدبختی، نداری، فقر، اسارت. این حکومت ایران و مردم را به چشم قناعم نگاه میکنه. باید مردم به خیابانها بیان. این تنها راه نجات است. باید درست مثل خودشون رفتار کرد.
زمین، آسمان، دریا، ماهی دیگه چیزی نمونده غارت نکنن. تحمل چقدر؟ ما که سالها زنده نیستیم. راه نجات تنها به خیابان آمدنه. آن افرادی که خودشون رو فروختن، عزیز من، آنها تنها پول براشون مهمه و بس. پەیامی بینەرێکە. ئەلبەتە من نەزانم ئەو قسەی دڵی هەموو بینەرانی ئەو بەرنامەیە، قسەی دڵی هەموومانە. هەر بۆ دەلیلە یەکشت ماوە، خۆمان ڕێک بخەین و بینە سەر شەقام. ڕێگایەکتر نەماوە. چ ڕێگایەکترمان بۆ ماوە؟ بە چ زمانێک بە یەکترینی بڵین کە ئەم ژیانە ژیانێکی مەمرە و مەژیە؟ بۆیە پێویستە ئێمە ڕێگایکە لە بەرمانە هەڵی بژێرین، هەر ئەوەندە هەڵی بژێرین. بازنشەستەکان چیان وت؟ وتیان فەقەت لە شەقامە کە ئەتوانین مافەکەمان وەربگرین، و ئەوەیان بە ئەسڵی ترین ڕێگەی خەباتی خۆیان بۆ وەدەسات هێنانی مافەکانیان هەڵبژارد. خۆ من ناڵێم هەموو شتێکیان بەدەستێنە، جاری فعلەن بە عنوان فوق العادەیەک شتێکیان وەرگرتووە لە کۆماری ئیسلامی. هیوادارم بە درێژەی خەباتی خۆیان ئەوە تەسبیت بکەن و هەنگاوهای بعدی تر هەڵبگرن. ئێمە ئەبێ ئەوە بکەین، بە هەر زمانێک بیڵین بە یەکترین، تەنیا ڕێگەکەمان هەر ئەوەیە، هیچ شتێکتر نەماوەتەوە. مەترس، بەڕاستی نەترسین، یەک بگرین. بە یەکگرتنمان دەتوانین ئەو ڕژیمە تێک بشکێنین. من نامەوێت هیچ تەکیەیەک بکەم لەسەرەوە بڵێم کە مناسباتی بینی کۆماری ئیسلامی و غەربیەکان و ئامریکا چی لەبەسەر دێت. ئەوان لە نەهایەتی ئەمرا دوو ڕژیمی سەرمایەداری دەتوانن پێک بێن لە دژی ئێمە کرێکار و زەحمەتکێش. من بیر لەوە ناکەمەوە کە سیاسەتی منتەقەی کۆماری ئیسلامی چی لێ بەسەر دێت. بەڕاستی ئەسڵەن بیر لەوە ناکەمەوە، لەبەر خاترەوە کۆماری ئیسلامی دەتوانێت بۆ حفزی بەقای خۆی لەگەڵ ئەو عەرەبستان سعودیە وا لە بەیانیە و تایەوارە قسەی پێڵێ پێک بێت. من دەتوانم بڵێم کە ئەو کۆماری ئیسلامیە کە خوازیاری نابودی ئیسرائیلە دەتوانێت هەر لەگەڵ ئەو ئیسرائیلە بۆ بەقای خۆی پێک بێت. هەمووانە دەوڵەتها و نظامهای سەرمایەدارین و ئەوانە دەتوانن پێک بێن و ئێمە نابێ لەسەر کێشەکانی نێوان ئەوان حساب بکەین بۆ ئەوەی کە بتوانین خەباتەکەمان بەرەو پێش بووین. دەبێت لەسەر ئێرادە و ڕێکخستنی خۆمان حساب بکەین. بینەرێکی خۆشەویست نووسیوێتی: سەلام کاک فەرهاد، ئیمساڵ هەر وەکو دەورەگەل پێشوو انتخاباتی نمایشی شۆرایی و ڕیاسە جمهوری بایکوتەکەین، هەر بژیت بایکوتی بکەن بۆ پێشەوە بردنی حکوومەتی شۆرایی، بژی حکوومەت و دەسەڵاتی شۆرایی. ئومیدوارم هەمیشە لە خۆشییا بیت و ساڵێکی پڕ لە شادی و خۆشی بێ بۆ هەموو خەڵکی کوردستان و تەبەقەی کاریگەر و هەژار و فەقیر لە ژاوەرەوە. سپاس بۆ ئەو بینەرە ئازیز خۆشەویستە لە ژاوەرەوە، هەر بژیت. پەیامێکتر هاتووە، دەڵێ: با سلام رفیق فرهاد، در شهرستان بانه چند کارگاه و کارخانه وجود دارد که 100 تا 300 نفر کارگر در آنجا با حقوق 2400 تومان، منظورتان ل 2400 تومان لڕۆژە هەیەیتر، و کمتر از آن هم کار می کنند، در حالی که کمتر از 9 میلیون تومان زیر خط فقر است و 80% این کارگران دخترانی هستند که سرپرست خانواده نیستند
و حتی روزهای تعطیل رسمی هم باید کار بکنند. وقتی که اخراج می شوند برای دریافت بیمه بیکاری باید 1 سال تمام سابقه بیمه داشته باشند، ولی در روزهای تعطیل نوروزی نه هیچ حقوقی تعلق می گیرد نه بیمه بیکاری. من براستی دەزانم، زۆر سپاس بۆ هاوڕێیانی هاوکارم دەڵێن 5 دقیقە وەختت ماوە. من هەوڵەدەم لەو 5 دقیقە پەیامێکی ئەیبینم هاوڕێ فەرنووشمان لە ئاڵمانەوە بۆ هاتووە، حتمەن خوێنمەوە. زۆر سپاس بۆ هاوکاریەکانی و بەشداریەکانی لە بەرنامەی ڕاستەوخۆوە. من ئەزانم مطالعام کردووە چەندین کارگا و کارخانە لە بانە دایر کراوە، ئەز جملە کارخانەی لامپسازی دایر کراوە، چەندین کارخانە کە هەیە لەوێ ئەکسەر کرێکارەکانیشی دی و مەژنانن، ڤیدۆکانیشم دیوە تێیا کار دەکەن. بە بڕوای من هەڵسوڕاوانی بزوتنەوەی کرێکاری لە شاری بانە ئەرکی سەرشانیانە کە نەهێڵن ئەو کچانە و ئەو ژنانە و ئەو کاریگەرانە لەو شرکەتانە هەمویان بەو شکڵە بچەوسێننەوە. کۆماری ئیسلامی تحت عنوانی کار ئافرین عدەیەک بکا بە کارفەرما و عدەیەکیش بوون لەبەر ئەوەی کە بێکاری لە سەتحی سەرەوەی لە شاری بانە بیان بەندەوێ قیمەتێکی زۆر کەمتر لە حەداقەلی دەستمزدی تازە شۆرای عالیکاریش کاریان پێ بکەن، مەهێڵن. داواکەم لەو کاریگەرانەی کارخانەکان نەتەنیا لە شاری کارخانەکان و کارگاکان لە شارەکانی کوردستان، بانە، سەردەشت، پیرانشار، سەقز، سنە، کامێران، مەریوان، داواتان لێکم، خواهشتان لێکم لەگەڵ بەرنامەی ڕاستەوخۆ تەماس بگرن. من هەوڵم داوە بۆ ئەوەی کە هینێ دروست بکەم معلوماتێک بانکێکی ئێتڵاعاتی لەسەر کارگاکان و کارخانەکانی کوردستان و معدەنەکان دروست بکەم. داواتان لێکم تەماس بگرن بۆ ئەوەی کە بتوانین بە یەکەوە قسە بکەین، نەهێڵین کارفەرماکان بەو شکڵی کە پێیان خۆشە ئستسمارمان بکەن. هەوڵە دەم کە یا لە ڕێگای بەرنامەی ڕاستەوخۆوە یا بە شکلێک لە شکڵەکانی تر ئەو بانکە ئێتڵاعاتیەی کە جەمم کردوێتەوە لەسەر کارخانەکان و کارگاکان لە کوردستانە دانەدانە معرفی بکەم، ئەگەر کەم و کەسریکی بوو ئێوەش تەکمێڵی بکەن بۆ ئەوەی کە بتوانین لەگەڵ یەکترین سەبارەت بە کار و ژیانی کرێکارانی ناو ئەو کارخانە و کارگاگەلە زۆرتر بە یەکەوە قسە بکەین. معدەنەکان، کارگاکان، کارخانەکان، تەنانەت بەشی کەشاوەرزیش، چون هەر ئێستای ترەوە وردە بەهارە و هاوینە بەشی کەشاوەرزی دەست پێکات. من ئەزانم ژمارەیەکی زۆر ژنی کاریگەر ئەچن لە بەشی جەمەوکردنەوەی مەحسوڵاتی باخەکانە کارەکەن، نابێ بێڵین عەزیەت و ئازاریان بکەن بە دەستمزدێکی کەمەوە. ئەوەتان لەبیر نەچێت. پەیامەکەی هاوڕێ فەرنووشی ڕەسوولی لە ئاڵمانەوە، سڵام ماندوو نەبوون بۆ ئێوە کاک فەرهاد و هەروەها هاوڕێیانی خۆشەویست و بینەرانی ئازیز. لابردنی کۆماری ئیسلامی ئاواتی هەموو خەڵکی کرێکار و هەژار و ئازادیخوازی ئێران و کوردستانە و خەبات لە پێناوی گەیشتن بەو ئاواتە بەردەوامە. مەرگ و نەمان بۆ کۆماری سێدارە و بژی حکوومەتی کرێکاری بژی کۆمەڵە فەرنووش ڕەسوولی لە ئاڵمانەوە. زۆر سپاس بۆ هاوڕێ فەرنووش کە ماوەیەکە هەموو هەفتەیەک لە بەرنامەکەمانە بەشدارە و بە پەیامەکانی بەرنامەکەمان دەوڵەمە نەکاتەوە. زۆر سپاس بۆت و هەموو هاوڕێیانی تر کە بەشداری بەرنامەی ڕاستەوخۆن. هیوادارم بتوانین بە یارمەتی ئێوەی ئازیز و خۆشەویست و باقی بینەرانی بەرنامەکانمان بەرنامەی ڕاستەوخۆ دەوڵەمەند بکەینەوە بەو جۆرەیە منعکس کونەندەی هەلومەرجی کار و ژیانی ژنان، کچان، جوانان، کرێکاران و خەڵکی دانیشتووی گەڕەکە فەقیر و نشینەکان و کۆڵبەران و دەستفرۆشان و جەماوەری خەڵکی کوردستان بێت. زۆر سپاس بۆ بەشداریتان لە بەرنامەی ئەم هەفتە. زۆر سپاس بۆ ئەوەی کە بینەری بەرنامەی ئەم هەفتە بوون. هاوڕێیانی هاوکارم، جارێکی تر دەستان خۆش بێت، ماندوو نەبن. زۆر زۆر سپاس بۆ زەحمەتەکانی ئێوەش. بەم جۆرە بەرنامەی ئەم هەفتەی ڕاستەوخۆ لێرە کۆتایی پێدێت. خیلی ممنون برای بیننده گرگانی مام. امیدوارم نمونتون بیشتر بشه و ما بتونیم به زبان فارسی هم با شما صحبت بکنیم. زنده باشید. برنامه این هفته تموم شد.